1400 ساڵ بەر لە ئێستا ناوی هەرمۆتە لە کتێبە مێژوویەکان هاتووە تۆمار کراوە کە مەسیحی نشین بووە. هەمومان یەک خوامان هەیە، کەس فەرق ناکە کەوا جیا بکرێتەوە ئەوە مەسیحیە ئەوە مسلمانە. و مێژوێکی هاوبەشمان هەیە، خاکەکی هاوبەش، خوێنێکی هاوبەش. هەم ماڵی ئەوان، هەم ناموسی ئەوان، هەم خەڵکی ئەوان ئێمە بە خۆمانی دەزانین. بەخوای بەنسبەتە من هەر فەرقیان ناکەم. ئینسانی ئینسانە. بە دووری 70 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی شاری هەولێر لە سروشتێکی جوان و لە نێو هەردوو چیای باواجی و هەیبەت سوڵتان قەزای کۆیە هەیە. لەم ناوچەیە لە مێژە ژیان و شارستانیەت دەستی پێکردووە. لێرە جگە لە پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەهێز و بە دەنگەوە هاتنی یەکتر لە خۆشی و ناخۆشیەکاندا دابوونەریت و پاراستنی کولتور تا ئاستێکی باش وەک خۆی ماوەتەوە. گونجاندن و پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکان شانازیەکی گەورەی دانیشتوانی ئەم ناوچەیە. ڕووبەری قەزای کۆیە زیاتر لە 2050 کیلۆمەتر چوارگۆشەیە، 1260 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. بە جۆرەی دوایین ئامار ژماری دانیشتوانی کۆیە نزیکەی 95,246 کەسە. طبعاً کۆیە یەکە لە شارە دێرینەکانی کوردستان کە بە درێژایی مێژوو کۆمەڵی ئاین و ئاینزا لە کۆیە هەبووە. اینجا ئەگەر ئێمە باسی مەسیحیەتەکان بکەین لە کوردستاندا مێژوەکەیان بۆ سەردەمی بڵاوبوونەوەی ئاینی مەسیحیەت دەگەڕێتەوە کە دەیگەڕێنەوە بۆ ساڵی 52 زاینی ئەو کاتی ئەدای و ئەجزای و ئەحای و ئەو کۆمەڵە کەسە هاتوون بۆ بڵاوکردنەوەی پەیامی مەسیحیەت و دواتر بەرەو هیندستان ڕۆیشتون. ئەو کاتی کە بەشێک لە خەڵکی کوردستان قبولی ئاینی مەسیحیەتیان کردووە و لە کوردستان ئەو ئاینە بڵاو بووتەوە، دێریان دروست کردووە و کەنیسەیان دروست کردووە و هەر لە کۆندا کە مەسیحی و مسلمان و جوولەکە لە کۆیە هەبووە و ئێزیدەکانیش هەبووین تا 200 ساڵ بەر لە ئێستا. سەبارەت بە مەسیحیەکان و مسلمانەکان ئێمە هەست دەکەین زۆر بە تەبایی پێکەوە ژیاوین. لێرە فەرقمان نییە. ناوەڵڵا برێ بەربەرەکانیمان بکەن یان ئەمە یان ئەوان ناوەڵا بە جێژنان دێنە جێژنە پیرۆزانێن و ئەمە دەچینە جێژنە پیرۆزانیان و بەخوای بەنسبەتە من هەر فەرقیان ناکەم. ئینسانی ئینسانە. بۆ نمونە سێوەی هونەرمەند کە لە شەماسی کڵێسە بووە، ئەو تقوسە دینیەکانی لە کڵێسە جێبەجێ کردو و مەلا ئەسعەدیش بۆ خۆی لە مزگەوت بووە، بەڵام دەتوانین بڵین لە دیوەخانەکان پێکەوە دانیشتون، تەنانەت کاسێتی هاوبەشیان هەیە، گۆرانیان پێکەوتووە. کاتێک کە مزگەوتی گەورەی کۆیە تاقەکەی دێتەوە داوا لە سێوە دەکەن، مەلاکان داوای لێ دەکەن کە ئەو بێ تەرتیلەیەکی دینی بڵێ بۆ ئەوەی ئیفتیتاحی مزگەوتی گەورەی کۆیە بکەنەوە. دەڵێن کاتێک کە سێوە هات ئەو تەرتیلەی وت، تەرتیلەکەی هەندە خۆش وت لە مەدحی خوا و پێغەمبەران بە دەنگێکی زۆر خۆش و زوڵال کە زارێککە نە دووبارەی کردەوە نە کەسیش تۆماری کرد. ئەمەش پەیوەندێکی زۆر گرنگی پێکەوە ژیانەکە مزگەوتێک تۆ کەسێکی مەسیحی بێت تەرتیلەیەکی دینی بڵێ و هەموو لایەک چەپڵەی بۆ لێ دەن و دڵیان خۆش بێ بەکردنەوەی مزگەوتێک. و بە درێژایی مێژوش مەسیحیەکان لەگەڵ موسڵمانەکان بە تەبایی ژیاون و مێژوێکی هاوبەشمان هەیە، خاکەکی هاوبەش، خوێنێکی هاوبەش، لەو ینی ئەوانە هەمووی ئێمە کۆ دەکاتەوە لەو خاکەدا. لە نێوان 190 گوندی سەر بە قەزای کۆیە گوندی هەرمۆتە نزیکترینیانە کە تەنها 3 کیلۆمەتر لە ناوەندی کۆیەوە دوورە و دانیشتوانەکەی کریستیانن. ناوی هەرمۆتە لە بنەڕەتدا ئارمۆتەیە، لە وشەی ئەرزلمەوتی عەرەبیەوە هاتووە، واتە زەوی مردن.
ئەم ناوەش بۆ ئەم شوێنە گونجاوە. مەلا ڕەوف سەلیم حەوێزی لە کتێبی کوردستان و ئاینی ئیسلامدا نووسیوێتی لە سەردەمی فتوحاتی ئیسلامیدا شەڕێکی گەورە و خوێناوی لێرە ڕوویداوە و جەنگاوەرێکی زۆری تێدا کوژراوە. اینجا دوای ڕێیەکی تریشمان هەیە کە هەرمۆتا بە واتای هەنار دێت، یعنی لە زمانی سریانی ئەڕمۆتا بە واتای هەنار دێت لەبەر ئەوەی واتەوە خۆ دەکرێت کە باغێکی گەورەی هەنار لە هەرمۆتە هەبوو بێ. ئێستاش باخێکی زۆر هەیە لە هەنار و با بڵێن زەیتون لە هەرمۆتەدا. لە زمانی سریانی ئەو ڕەهەند و ئەو مانایەشی هەیە. طبعاً یعنی لەبەر ئەوەی ڕووداوی زۆر قورس و گرانی بەسەردا هاتووە لە هەرمۆتە شەڕێکی زۆر خوێناوی کراوە. زاری یەکەم شەڕێک بۆ ماوەی 1 هەفتە بووە کە عەبدوڵای زەندەلی سەرۆکی سوپای ئیسلام بۆ هاتووە لە هەرمۆتە شەڕیان کردووە، لەشکرەکە شکاوە. دوای ئەوە زارێک شکر هاتنەوە شەڕێکی خوێناوی کراوە کە خەڵکی هەرمۆتە چوتنە ناو قەڵایەک. ئێستا منتەوە خۆ دەکەم قەڵایشی لەبێت لەوێ بۆ ماوەی 1 مانگ شەڕ کراوە لەبەر ئەوەی شەڕێکی زۆر خوێناوی بووە و هەرمۆتەش شارێکی زۆر گەورە بووە. هەرمۆتە شار بووە، کۆیە نەبووە، کۆیە لە ئەسکی کۆیە لەو بنارەی بووە، خڕبوویتەوە وێ ناوی خۆی لە کۆیە کۆ. لەبەر ئەوەی دەتوانین بڵین 1400 ساڵ بەر لە ئێستا ناوی هەرمۆتە لە کتێبە مێژوویەکان هاتووە تۆمار کراوە کە مەسیحی نشین بووە لەبەر ئەوەی کاتێک کە سوپای ئیسلام هاتووە و شەڕێکی خوێناوی لەو ناوچەیە ڕوویداوە. لەو گردی چادرەی هەردەداتەوە ئیسلام شەڕی کردیە لەگەر مەسیحیەکان. ئەو دێرەی ئێرە ئەوە جێ مەتران بووە، 5 تاریخی 5 کەنیسەی لێیە، ئێستاش جیان مایە دێرە گچکەلە ئاوەکەیان بڕیە کە ئاو بڕاش شکە ئاوی نامینێ ئەوەی هەردێ و ئەوەی دەکوژرێ قەتر و عام دەبی و دوای 1 مانگ شەڕکردن نەیانتوانی ئەو شوێنە بگرن. دواتر بیریان لەوە کردوێتەوە سەرچاوە ئاوەکەیان لێ ببڕن کە سەرچاوە ئاوەکەیان بڕیوە بە تونوێتی و برسێتیش 3 ڕۆژ تر شەڕ کراوە. اینجا ئەتوانیانە دەست بەسەر قەڵایەکەدا بگرن. کەمبوونەوەی دانیشتوانی هەرمۆتە هۆکاری دیکەشی هەبووە. کەسانی بەتەمەن دەگێڕنەوە لە کۆتایەکانی سەدەی 18 نیوە زیاتر لە خەڵکی هەرمۆتە بە نەخۆشی لە ناوچوون. لە ساڵی 1931 بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تاعون زیاتر لە نیوەی دانیشتوانی هەرمۆتە بەو نەخۆشیە لە ینی کۆچی دواییان کردووە و هەروە ئەو کەمە ئاوەی لە گوندی تۆزاوە هەڵقوڵاوە هاتوۆتە هەرمۆتە و هەرمۆتە کشتتوکاڵیان لەبەر کردووە. ئەمە هەر بەشی ئەوەی کردووە 50 ماڵ بۆ 70 ماڵ بژێنێت ئەو کەمە ئاوە. بۆیە کە هەرمۆتە ژمارەی دانیشتوانەکەی لەوەندە زیاتر بووە ڕویان کردوتە یان ناومەرکەزی شاری کۆیە، یان چوتنە ئەنکاوە، یان چوتنە سلێمانی، یان بە شار و شوێنەکانی تر بڵاو بوونێتەوە. لە دوایین سەرژمێریکردندا کە ساڵی 2012 ئەنجام درراوە تێگڕای دانیشتوانی هەرمۆتە 564 کەسە، 437 کەسیان کریستیان و 127 کەس موسڵمانن کە دابەش دەبن بەسەر 99 ماڵی کریستیان و 27 ماڵی موسڵماندا. طبعاً ئاینی مەسیحیەت هەم ئاینێکی تەسامحە، ئاینێکە کە لەگەڵ ئاینەکانی دیکە هەڵدەکا. بۆیە بە درێژایی مێژوو دەتوانین بڵین لەگەر برا موسڵمانەکانمان لەگەڵ ئاین و ئاینزاکانی تریش بە تەبایی ئێمە ژیاوین. الله أكبر الله أكبر الله أكبر هەمومان یەک خوامان هەیە، کەس فەرق ناکە کەوا جیا بکرێتەوە ئەوە مەسیحیە ئەوە مسلمانە. یعنی هەر شتێک هەبێ پرسەیەکیان هەبێ ئامادەین لە خزمەت مامۆستایانی تر بە یەکەوە دەچینە قاعەی هەرمۆتە، بە یەکەوە دەچین سەردانیان دەکەین و لە خۆشیەکاندا بەشدار دەبین. ئەوانیش بە هەمان شێوە بەشداریمان دەکەن و پیرۆزباییمان لێ دەکەن. ئێمە هەم ماڵی ئەوان، هەم ناموسی ئەوان، هەم خەڵکی ئەوان ئێمە بە خۆمانی دەزانین، چونکە هیچ فەرق و جیاوازیەکی نییە لە نێوان ئێمەدا. ئەگەر بێگانەیە کەسێکی ناشارەزا بەهات بێتە ناو کۆیە نازانێت جیای ناکاتەوە ئەوە مەسیحیان ئەوە مسلمانە، چونکە لەبەرەو یەک بەرگ لەبەر دەکەین، بە یەک زمان قسە دەکەین کە زمانی کوردیە. مەسیحیەکان زیاتر تێکەڵاویەشیان هەیە کە هەم زمانی کوردیشیان پاراوە، هەم لە ڕووی دابوونەریت و ئەو جلک و بەرگەی کە لەبەریشی دەکەن هەر ئەو جلو بەرگیان لەبەر کردووە کە برا موسڵمانەکانمان کوردەکان ئەو جلو بەرگیان لەبەر کردووە.
هەرمۆتە لە زۆر لایەنەوە جیاوازە. مێژووی کڵێسا و دێر و ئەفسانەکانی جێی سەرنج و هەڵوەستە لەسەرکردنن. بۆ نمونە ئەو تۆماری کە لە نێو کڵێسای مریەمی پاکیزە هەیە و ناوی هەموو ئەو کەسانی تێدایە کە لە دوای ساڵی 1990 لەم کڵێسایە و لە مەراسیمێکی ئاینیدا تەعمید کراون. مێژوو ئەو تۆمارگای سریانی تۆمارگای گشتیە دەگەڕێتەوە ساڵی 1990 یەکەم جار لە سەردەستی قەشە ئەنتوان تۆمە دانراوە و یەکەم ناویش بە کچی خۆی دەست پێدا کە ناوی ئەغاتە قەشە ئەنتوان تۆمە هەتا 2000ەکانیش بە زمانی ئارامی تۆمار دەکراوە. شاری باسە لەو تۆمارگایە ناوی گۆرانی بێش باکووری تێدایە کە خۆی و براکان خوشکەکانی لەم کلێسەیە ناونراین و تەعمید کراین. ئێستاش ئەوە لە دەبەردەستمدایە ناوی ئەندراوس ئیسرائیل بەرکەمۆ بووە لە موالیدی ساڵی 1928 لێرە تەعمید کرایە. دێرێکی کۆن، مێژوویەکی دوور و درێژ، خاوەن چەندین ئەفسانە و چیرۆکی سەیر، مەڕ بێنە قەدیشە. لە کتێبی مێژوویی هەرمۆتەدا نووسراوە 1400 ساڵ پێش ئێستا کەسێک بە ناوی مەڕبێنە لەگەڵ سارای خوشکی لە شوێنێکی دوورەوە ئاویان هێناوە و پێکەوە ئەم دێرەیان دروست کردووە. مەڕبێنە قەدیشە و سارەی خوشتی بە 2 کیلۆمەتر لەو لای دەرماناو بووە لەوێن دەرێ ئاوی هێنایە بە جەڕکە مەڕبێنە قەدیشە ئەو بینایە کردیە خوشک و براک بوون لە لای مووسێ هاتی. ئەم دێرە شوێنی ڕەبەنە مەسیحەکان بۆ لەوێ بەم پەروەردە بووین هەم تقوسە دینیەکانیان وەرگتووە و هەروەها شێوەیەکی چوارگۆشەیی هەیە کە 13 مەترپانە 13 درێژە و شێوەیەکی چوارگۆشەیی هەیە 169 مەتر مربعە وەروە بەرزی دیوارەکەی 3 مەترونیوە پانترین دیواری 2 مەتر و 80 سانتیمە بەرتەسکترین دیواری 95 سانتیمە. چەند شتێکی ئەفسانەیی هەیە کە باز دەکرێت یاخود چەند خەڵک قەناعەتی بە هەندێک شت هەیە لە مەڕبێنە قەدیشە کاتێکە کەسی ڕانەمەڕێکی هەبووە مەڕەکانی نەخۆش بووین دیسان قەناعەتی بەوە بووە کە مەڕبێنە قەدیشە شیفایە و ڕانەمەڕەکەی یان ئەو حیواناتانەی چاک دەکاتەوە بۆیە مەڕەکانی بردوتە مەڕبێنە قەدیشە چەند جارێک یاخود 3 جار بە دەوری مەڕبێنە قەدیشەی سوڕاندووە و مەڕێک یان بزنێک ئەگەر لەوێ بەجێ ماوە ئەوەی سەر بڕیوە و کردووە بەخێر بە و قەناعەتەی بەو هیوایە کە ڕانەمەڕەکەی لەو نەخۆشیان ڕزگاری بێت. مەڕی مارێ بابم مێگەلە مەڕیان هەبوو نەخۆشی کەوت بۆ ناوی بردیانە مەڕبێنە قەدیشە لە دەوری مەڕبێنە قەدیشە 3 زاریان جێراوە و مەڕبێنە قەدیشەش بزنەکی گەورەی جێراوە لە بن دیواری کە بێگەریان لێخڕێ ئەو بزنە بەجێمە بە قارەقار هەر نەستا یان دێ قاران هەر نەستام گوتی ئەوە خوا قبووری کردیە و لۆ خێرێ کرد مام کردی خێر مەڕەکانی لەخوای بەزیادبی چابوون. ئەمەش مەڕدار بووین ئەگەر نەخۆشی تێکەوتابایە دەمان برد لە دەورەی مەڕبێنە قەدیشەمان دەجێڕا ئەگەر مەڕێک بەجێ مابایە چ مەڕێکی چاک بایە سەربان دەبڕی دەمان کردە خێر نەخۆشیەکەی لا دەچوو یان لە کۆندا ئەگەر ژنێک منداڵی نەبوو بێ چووتە مەڕبێنە قەدیشە دوعای کردووە و بیستومە گوایەکە منداڵیشیان بووە. یەکێک لە کەرکوچێ هاتبووە مەڕبێنە قەدیشە ئافرەتە منداری نابی دێتە وێن دەرێ دوعا و خێری لۆ دەکا هەموو سارێ دەیانگۆ دەهات خێری لۆ دەکرد منداری بووە کەرکوچیش بووە مەسیحی کەرکوچێ. ئەوە لە مێژە داکموان بەحەز دەکەم بە دەوری من نەبوو دەوێت نەخۆشەکەمان هەبوو تێکچوو بوو بردیانە سەر مەڕبێنە قەدیشەی لەسەری نووسن یان لە ناوی نووسن لە بۆ بەیان شکر نەخۆشەکە چابوو. لە کاتی نۆژەنکردنەوەی دێری مەڕبێنە قەدیشە دەردەکەوێت کە لە کۆندا تەنها ئەم دێرە نەبووە و لە چەند شوێنێکی نزیک لێرەوە بناغە و چەندین پارچەی شوێنەوار دەدۆزرێتەوە. هەر لەوێ ئێمە
سەلیبێکمان دۆزیەوە لە سەبەر هەڵکوردراوە، قەبرێکمان دۆزیەوە کە لە شاخدا تا شرابوو، کۆمەڵی گۆسکەمان لەوێ دۆزیەوە شکابوون، وێنەی مامز و وێنەی باڵندە شتی لەسەر کێشرا بوو، وەروە تەنورمان دۆزیەوە کە ساغ بوو، ئیتر لە ژێر زەوی نەرم دەبێتەوە ئەوانی شکان. ئەوەندەی پێڕاگەیشتم من وێنەی ئەو شتانەم گرت. ئەوەی ڕاستیبی لە منتیقەی هەرمۆتەی لە هەر شوێنێک بگەڕێی ئاسەوارێک دەبینی اینجا بەلانەی مەسەلەن پارەی ساسانیەکان بێ کوپە بێ کە فەلاح بووین جووتمان کردووە شتی تێدا دەرکەوتووە. دێرە گچکە لە هەل ناوەکەی دیارەواتە دێرێکی بچووک. اینجا لەوێ ئەمە بناغی سێ کەنیسە هەیە لە دێرە گچکەلە کە بە بەرد و گەز دروست کراوە. لەو ساڵانە هەم کاسێکی شەرابیشیان دۆزیەوە لەوێ وەکو توقوسێکی دینی لە کلێسە ئەو کاسە بەکاردێت کە قەشەت دەتوانێت قومە شەرابێکیان دوو قومە شەراب بخوارێتەوە چیرۆکی خۆی هەیە و توقوسێکی دینی لە پشتە. ئەو پارەی کە سەردەمی ساسانیەکان بەکاریان هێناوە لەوێ گۆسکەیەک دۆزراوەتەوە 50 نزیکەی 50 یان زیاتر لە 50 دانە لەو پارەی تێدا بوو وێنەی ئەردەشێری بابەتشی لەسرە مێژۆکەی 150 پێزین تاکو 650 زین حکمی ئەو ناوەیان کردووە هەمووشی لە زیو دروست کراون و ئێستا چەندانەیەکمان لەو پارەیە ماوە لەوێ. خزمەکەم لێرە لە دارە بەنان ئەو پژماران بەگاسنێ دەرچوو بوو پارەی ساسانیەکان بەس نەیزانی بوو هەمووی بە گۆڕێوەربوو بوو گەمەیان پێکرد بوو ئەگەر بما باە دەبووە ملیۆنیر. شوێنی بناخەکانی وەک خۆی ماوەتەوە ئەو کەسێک کە دەکاتە کشتتوکاڵ شوێنی ئەوانەی یەشتۆتەوە و دەستکاری نەکردووە ئەکەنە و پشکنیان نەکردوە بزانن لە ژێر چینەکانی ترکە تەپیون بەسەر یەکدا وەکو کلێسە بۆ ئایا چی تێدایە و چی تێدانە. ئەو شوێنە ئەسەریانە کەوتۆنەتە ناو مڵکەکانی ئێمە کە ئێمە بە هەموو شێوەکی دەیان پارێزین. ئەوە بەبیری باو باپیریشم نایێت کە ئەو شوێنە ئەسەریانە هەبوون لێرانە لە پاش ئینتیفازای خەڵک دەگەڕا بە شوێن ئاسەوار و شتی ئاوە ڕۆژێک لە ڕۆژان هات لە دەرکیان دەنگوتیان ئەم شوێنە ئاسەریانە ئێوە نەگوتم بەڵێ یەکێ لە خەڵکی گوندەکەش بەگەرم کەوت کە هات کچێکی فەڕەنسی بوو گوتی بابچین بیان بینین دوایی هات لە ئاخرەکەی چوینە ماڵەوە گوتی کاکە بۆ نایە ئەو دوو قەمەم بۆ بفرۆشی وتم بەو خوایە ئەوە باسی ئەویان هەرمەکە وتی بەس ئێوە بڵێن باسی پارەی مەبلەغەی پارەکەی بکەن گوتوان نەوەڵایی ناتوانین. پاشماوە و شوێنەواری دوو ئاشی ئاو بەڵگەیەکی تری مێژوە دێرینەکەی ئەم شوێنەیە تاچلەکانی سەدەی ڕابردوو کاریان کردووە و سەرچاوی ئاوەکەیان ئەو چەمە بووە کە بەلای ڕاستی مەڕبێنە قەدیشەدا تێدەپەڕێت. یاری کۆسانێ لە نێوان تەواوی کریسیانەکانی دنیادا بوونی نییە جگە لە هەرمۆتە. بەو پێیەی لە مێژوویەکی دوورەوە ئەم یاریە داهێنراوی خەڵکی هەرمۆتەیە و تا ئێستاش بە زیندویی ماوەتەوە. طبعاً یاری کۆسانەیە کە لەو یاریانەی جگە لە هەرمۆتە لە هیچ شوێنێکتر نییە و ئەو یاریەش لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە یعنی وەکو کەلتورێک مێژوەکەی ئەوە نییە بڵێن 100 سال 200 سال 300 سال بەر لە ئێستا مێژوەکەی زۆر کۆنا. ئەم یاریە لە سێ بەش پێک هاتووە تەختە سوار چار ئەو سێ هاتووە. تەختە لە کۆندا بە تاتەقڕ دروستیان کردووە لە ناو ڕزی هەرمۆتەی دایان ناوە بە چیلکەدارێک ئەو قوڕانەیان کون کردووە 12 کون لێرە 12 کون لێرە واتە 12 جووت کون لێرە 12 جووت کون لێرە و ئەوانە پێیان دەڵێن سوار وەکو 12 سوارەی مەریوان. طبعاً ئەو یاریە لە نێوان دوو کەس دەکرێت یەکیان لەو بەرەدا دەنیشێ یەکیان لەو بەرە یان 4 کەس دوو لەو بەر یان 6 کەس سێ لەو بەر. طبعاً ئەو کەسانی یاریەکە دەکەن سێژێکی زۆری لێوەردەگرن و ئەو کەسانەی کە لە ساردەورەشیانن زۆر سێژی لێوەردەگرن. چۆنیەتی لێدانی سوار چارەکان بەو شێوەیە لێ دەگرێت بە پێی لێدانەکە دەڕۆی لە شاری خۆ دەردەچی دێ ئێرە یاریەکە جۆرێک لە خوتەی عسکەری تێدا لە هێرش بردن و لە خۆ لە سەنگەرکردن و ئەوانە ئەمانە دیوی خۆتە کە گەیشتەوێ ئەو پێ دەڵێن شار کەواتە تو توێ ناو شاری وڵاتێکی کرد پێ شەڕ دەکەن ئەو سوارانە هەتا دەگاتە ئەوەی سواری لایەکی هەمووی خەڵاز دەبی لایەکەی دیکە سوارێکی دەمینێ یان چەندانەیەکی دەمینێ
ئەو لایە براوە دەبن لایەکەی دیکە دۆڕاو دەبن. لێرە چەندین کەسایەتی دیار و ناسرا و سەریان هەڵداوە کە هەر یەکەیان بە جۆرێک و لە بوارێکدا خزمەتیان کردو و جێدەست و کارەکانیان بە زیندویی ماونەتەوە. بە نمونە کەریمی ئەلەکەی وەزیری دارایی حکوومەتەکەی شێخ مەحموودی نەمر و هونەرمەندی گەورەی مەقام بێژ مامەسێوە. کەریمە ئەلەکە ئەلێ ڕۆیشتێ گوتیان لەساز تجارەت و مێجارەتیان دەکرد مارێ بابی لە ئێران و ئەوانە چوویتە سلەیمانی. کەریمە ئەلەکە خەرچی ئێرە بووە. کاتی خۆی باوکی ئەو بازرگان بووە. بازرگانەکەی لە بینی ئێران و سلێمانی و کۆیە بووە، بەڵام کە زانیوێتی بازار و ڕەوازەکەی زیاتر لە بینی سلێمانی و ئێرانە، بۆیە ماڵی گواستۆتەوە و چۆتە سلێمانی. لە تافەی مەبووە دارایی وەزیری دارایی شێخ مەحموود بووە، لە گرانیە فەقیرخانەی دانایە چیگەن و چی ئەو شتانەی کە کۆی کردوێتەوە بەسەر هەژاری ئەو کاتەی دابش کردووە بۆ ئەوەی خەڵک لە برسێتی و هەژاری ڕزگار بکات و خزمەتێکی زۆری هەبوو وەکو ناوێشی جوان لە مێژووی کوردەواری دەدرەوشێتەوە. مامەسێوە باپیری خێزانەکەی منە لە یەکی دیکە فێر ببوو، ناوی مەڕبێن بوو، دایانگۆ لەو ڕزەیان مۆتەی گۆرانی گۆتیە لە شیلەی هاتینە سەرشاخان گۆرە گیان لێ بووە. مامەسێوە بابی مامۆژنم بوو، دەهات بە دەوام دەهات دەورەمان دەدا من و کچەکانی مام و جێژنانەی دەداوان و دەدا بەش یان بەبێ فەرق. وە هونەرێکی وای تۆمار کردووە دەتوانین بڵێن وەکو قوتابخانەیەکە و ئەو بابەتانی کە تۆماریش کردووە هەمووی لە ڕەسەنایەتیەوە هەڵدەقڵێن لەگەڵ کەلتور و بیئەی کوردستانیش بابەتەکانی خۆی گونجاندووە. کاتبیشی بوو، خەت و قەرەمی هەبوو، دایانگۆ عادەتەکی هەبوو، ئەگە پێت بگوت باە برێ سێوە دەشتەکی برێ نەیدەگوت جەنەی دەگرت، ئەگەر لە خۆشی هەری کردا باە نەیدەبڕیە. ئەوە لەوی لەو مەڕبێنەی فێر ببوو، شەماشەش بوو، دەنگێکی بێڕزای هەبوو. لێرە ژیان سادەیە، هەموو شتەکان جوانن، ڕێز و خۆشەویستی بناغەی پێکەوە بوونە. لێرە مرۆڤ بوون لە پێش ئاینەوەیە.